یەکێتە لە صیفەت ناشرینەکان کە بۆ پیا و بۆ ئافرەت زۆر ناشرینە، صیفەتێکی خراپە، ڕەوشتێکی ناشرین و خراپە، حەسادەت، مراقبە و چاودێری خەڵکی. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح جامع صغیرە دەفەرمێ: لا يجتمعان في قلب عبد الإيمان والحسد. إيمان و حەسادەت لە دڵی عەبدێکە کۆ نابنەوە، چونکە دژی یەکن. حەسادەت بەروومەکەی چیە؟ خەم و خەفەتە بەس. بۆ ڕوو دەکەم ئەو کەسانەی کە حەسوودی دەکەن، ڕجاتان لێ دەکەین، تکاتان لێ دەکەین، بهێڵن با بە خۆشی بژین، با بە مرتاحی بژین، با بە دڵی خۆمان حەزمان لە شتێک بوو بیکڕین، بۆ وازمان لێ ناهێنن، لە بازاڕی شتەکڕین ئەبێ بچینە ژوورەوە لە ژوورە شتەکان داگرین بۆی سیرمان نەکەن، هەتاکەی واز لە خەڵکی نایێنن. خانووی کڕیوە داوای پارەی لە تۆ کردووە، نەخێر، بۆ وازی لێ ناهێنی. سیارەکەی کڕیوە، سیارەی گۆڕیوە، بۆ وازی لێ ناهێنی. داوای پارەی لێت کردووە، بە پارەی تۆ کڕیوێت، یا قچێ بەسەریەوە، بۆ واز لە ژیانی خەڵکی نایێنن. ئەڵێ زابەتی تحقیقاتێکا وەکی قەتڵێکم کردی بێ، تاوانێک گەورە و جەریمەیە گەورەم کردی بێ، هەموو تحقیقاتێک لێکە، بە چەندێک کڕیت، چەندێکت قەرز کرد، چەندێکت وا لێ کرد، تۆ قچێ بەسەر منەوە، داوای پارەم لێت کردووە. چۆن هەموو کرێ خانووی بۆ درێت، چۆن هەموو شتەی بۆ کرێ، ئەو کەی مشکلی تۆیە، چۆن هەموو مەسروفەی بۆ کرێ، ئەو مشکلی تۆ نییە. بۆیە من ڕاقبە الناس مات هەمەن، ئەو کەسەی مراقبەی خەڵکی بکە بە خەم و خەفەتەوە سەردەنێتەوە، بە خەم و خەفەتەوە لەم دنیای دەرەچێت. حەسادەت صیفەتێکی ناشرینە بۆ ژن و بۆ پیاو. مراقبەی دراوسێکەت مەکە، چاودێری مەکە، لە دەرگاکەوە تۆزە دەرگاکە مەکەرەوە، سەیری مەکە، بزانم خەریکی چییە. ئەوە فڵان کەس چیت کڕیوە، خەڵکی وایە ڕاتەوە ماڵ علاگەی پێڵێەوە چی کڕیت، چییە کڕیتە شتەکان، علاکە ڕەشەوەڵا ناوی نازام چیتایە، حەزەکەم بزانم چیت کڕیوە، بە پارەی تۆ کڕیوێتی، بۆ وازمان لێ نایەڵن بە خۆشی بژین، بە شادی بژین. مراقبە و چاودێری ژیانی خەڵکی ناخۆش کردووە، لێڵی کردووە بەڕاستی بەداخەوە. ئێمە بە خۆمان دابچینەوە زۆر باشە، ئاگامان لە خێزانەکانمان بێ، ئاگامان لە خۆمان بێ، ئیسلام بۆ هاتوو بمان گۆڕێ. خۆشەویستی خوا فەرمی صلی الله علیه وسلم ئیمان و حەسادەت بە یەکۆ کۆ نابن و دژی یەکن. دەی ئەگەر ئیمانەکەت بەهێزە واز لە حەسادەت بێنە. حەسوودی بە ژیانی خەڵک مەبە. خوا شتێکی بەو داوە بە تۆی نەداوە، بەڵام شتێکیشی بە تۆ داوە بەوی نەداوە، ئاگدار بە و خاڵش. کەواتە ئاگدار بە ئەو کەسانی کە حاڵیان باشە خەڵکی حەسوودیان پێ بە، کۆمەڵێ شتیان هەیە، تۆ نیتە، بەڵام هەندێک شتیشێت تۆ هەتە ئەو نیەتی. والله خەڵکی وا دەزانم، یعنی تەماشا دەکەی لەسەر گەورە و بچووک محاسبەت دەکا، دوکانداری دەکەی محاسبەت دەکا، کەسابەتەکەی محاسبەت دەکا، دەواز بێنە لە ژیانی خەڵک. صفەتێکی زۆر ناشرینە مراقبە و چاودێریکردنی خەڵک و حەسادەت بردن بە خەڵکی، بە خەم و خەفەتەوە دەمرنەوە کەسانە، بەڵام ژیانی خەڵکیشیان مراندووە.